ئەو کاتتان باش بەڕێزان دووبارە خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن بەردەوام وێبینارەکانی ئەکادیمیا تەوەرەکانی فرەجۆر و هەمەجۆر دەکات بۆ ئەوەی زۆرترین کەس سوود لە خزمەتگوزاریەکانی وەربگرێ. وەک دەزانن وێبینارەکانمان 90 خولەکە، سەرەتا کەسی پێشکەشکار بۆ 45 خولەکێک قسە دەکات، دوای ئەوە دەکرێت دەرگای پرسیار و وەڵام بکەینەوە. بۆ ئەوانەی پێشتر ناوی خۆیان نووسیوە کێشە نیە، دووبارە پێویست ناکە ناوەکان بنووسنەوە. ئەوەی کێشەی پڕکردنەوەی فۆرمی هەبوو دەکرێت دواتر لینکی ئەو گوگل فۆرمەکە لە چات بۆکسەکە دادەندرێ، بە ئاسانی دەتوانانی پڕێکەوە. چەند پرسیارێکی سادەیە. بۆ ئەم شەو بەڕاستی بیرمان لە سەرەتا لە بابەت و لە کەسایەتی کردەوە بە حکمی شارەزاییمان لەگەڵ پسپۆڕی و شارەزایی کاک دکتۆر یوسف خەتی. پێمان باش بوو تەکلیفی لێ بکەین بۆ ئەوەی بابەتێکمان پێشکەش بکە لەسەر هەر شتێک کە پەیوەندی بە پسپۆڕی جەنابیان هەبێ، چونکە پێشتر وەکو گوتم ئەزمونمان هەیە لەگەڵی و بەڕاستی خەڵکێکی زۆریش سوودمەند بوون لە قسەکانی. بۆیە دوای بیرکردنەوە دیارە خۆی ئەو ناونیشانەی پێ باش بوو کە چەند بابەتێکی تریش هەبوو، بەڵام ئەویان ڕەنگە لە هەمووان گونجاوتر بوو بۆ ئێستا کە شێوازی ژیانی تەندروست. کە کاک دکتۆر هەوڵ دەدا ئەم شەو بە چەند هەنگاوێکی کردداری و چەند هەنگاوێکی سادە پێمان بڵێ کە چۆن دەتوانین ژیانێکی تەندروست بەڕێ بکەین، یان سەرەتا پێناسەی دەکات، دوای ئەوە چۆن دەتوانین پیادە و پەیڕەوی بکەین. من نامەوێت کاتی بەڕێزان زۆر ببەم، ئەوانەی کێشیان هەیە لە دەنگ برادرانی ئەکادیمیا ڕەنگە جارجارە لە چاتەکە دەنووسن، ئەوەی کێشەی هەیە ڕەنگە پێویست بکات جارێکتر با بڵێن بچێتە دەرەوە و دوایی جارێکتر بێتەوە ناو زوومەکە، بەڵام ئەو کاتە کۆڵ ڤایە ئینتەرنێت هەڵبژێرێ بۆی دەنگەکە ببیستێ. سەرەتا من با بڵێن بڕیارەکە دەدەمە دەست کاک دکتۆر یوسف بۆی ئەگەر بیاوێ پرسیارەکان لە ناوەڕاستی وێبینارەکەش وەربگرێت کێشەمان نییە، بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین. لە شێوەی فەیسبووکی ڕاستەوخۆ ئێستا دەستی پێکردووە، دەگوازینەوە بە شێوەی زندی، دەکرێت لە کۆمنتی فەیسبووکەکە، دەکرێت لە چات بۆکس لێرە بنووسی، دەکرێت دواتر دەستت بەرزکەیەوە ئێمە ڕێگەت پێ دەدەین بە مایکەکە بکرێتەوە تاکو پرسیاری خۆت ئاراستەی کاک دکتۆر یوسف بکەی یان پرسیاریان یان سەرنجێک. کاک دکتۆر یوسف بەڕاستی وەکو دەڵێ غەنیون عن التعریف، بەڵام هەر سیڤیەکی کورتی دەخوێنینەوە، بەڵام خەڵکانێکی زۆر دەیناسن. دکتۆر یوسف بەهادین ئەحمەد خاوەنی بڕوانامەکانی MB CHP MSc PhD ماستەر و دکتۆرا، هەروەها پلەی زانستی پرۆفیسۆری یاریدەدەرە لە کۆلیژی پزیشکی لە زانکۆی هەولێری پزیشکی، سەرپەرشتیاری دیپلۆمای ئیندۆکرینۆلۆژیا لە زانکۆی هەولێری پزیشکی لە کۆلیژی پزیشکی گشتی، هەروەها ڕاوێژکاریشە لەو بوارە ئیندۆکرۆنۆلۆجیست لە وەزارەتی تەندروستی لە مستشفای تعلیمی هەولێر. لە ساڵی 1987 با بڵێن بەکەلۆرەسی وەرگرتووە، لە ساڵی 2001 ماستەری وەرگرتووە، لە ساڵی 2010 دکتۆرای وەرگرتووە، لە 2007ەوە پزیشکی با بڵێن ڕاوێژکارە لە بواری هەناو، هەروەها ماوەی 17 ساڵ ئەزمموی هەیە لەوانەوتنەوەی قۆناغی بەکەلۆریۆس، 6 ساڵە لە قۆناغی خوێندنی باڵا، وانە دەڵێتەوە 17 ساڵیشە لە نەخۆشخانەکان
بە شێوەی عملی خزمەت دەکات و لە ماوەی 8 ساڵی ڕابردووشدا لەو پسپۆڕیەی خۆی کاری کردووە. تا ئێستا 11 توێژینەوەی زانستی بڵاو کردوێتەوە. من دەزانم کە بە نووسینەکانی لە پیجی خۆی و لەو ئەکاونتانەی کە من ئاگداریم نووسینێکی زۆر سادە و ساکار بەڵام خەڵکێکی زۆر سودمەندە بن لە ئەزمون و شارەزایی کاک دکتۆر یوسف. من خۆم متابعی دەکەم، حەز دەکەم ڕەنگە بۆ خۆشی باسی بە تایبەتی یەک لەو پیجانەی بکە ئەوەی سەور من علاقەی بە خۆراکەیە کاک دکتۆر یوسف ئەگەر گوێت لێمان بوو دوای تیشکی بخێسەر ئەمە کێشەمان نییە کە دەمانێت خەڵکێک سوودمەند بێ لە وێبینارەکە و لە قسەکانت. بەڕێزان ئەو وێبینارە هاوشێوەی وێبینارەکانی تر بە تەواوی تۆمار دەکرێت. دوای وێبینارەکە بە چەند کاتژمێرێک یان بەیانی لینکی تۆمارەکە دەنێرین بۆ ئەوەی بەڕێز لە ڕێی گروپەکان لە ڕێی ئیمێلەکانەوە بۆ ئەوەی نەیتوانی ئامادە بێت لەبەر هەر هۆکارێک یان ئەوەی زانی کەسانێکی تر سوودی لێ وەردەگرن بە ئاسانی بتوانانی لینکەکە بەش بکە لەگەڵ کەسانی تر و بیان بینێرێ بۆ ئەوانەی کە ڕەنگە سوودی لێ وەربگرن. ئێمە بەو کورتە سیڤی کاکتۆر کۆتایی پێدێنین ئەگەر خۆی شتێکی هەبوو ئیزافە بکە، ئەگەرنا ئێستا مایکەکە دەدەینە کاک دکتۆر یوسف بۆ ئەوەی خۆی دەست بە قسە بکە. کاک دکتۆر یوسف لەگەڵمانی؟ بەڵێ زۆر باشە. ئێستا جەنابەت کۆ هۆستی دەتوانی سکرینەکە شێر بکەی ئەگەر بتەوێ وتەیەکیش لە سەرەتا بڵێ، ئەگەر نەناوی خوای لێدێنین دەست پێ دەکەیت. فەرموو کاک دکتۆر. ئێستا سکرینەکە دیارە، شاشەی تۆ دیارە، ئێستا فۆڵ سکرینە تەواو. بە ناوی خوای گەورە زۆر سوپاسی کاک دکتۆر هیمدادی دەکەین لە ئەو پێشە چێدوانەی وەلۆ ئەو داوایی کە داوای لێکردم سیمینارێک پێشکەش بکەم لە بواری تەندروستی بەڵکو کەسانێک سوودمەند ببن. بەخێرهاتنی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئێستا لەگەڵمانن و حەز دەکەم بە تەواوی سوودمەند بن و هەر شتێک بەسەر فکر و دڵیاندا بێ بتوانن پرسیار بکەن چ لە ناو سیمینارەکە و چ لە کۆتاییدا. دیارە بابەتەکەمان شێوازی ژیانی تەندروستە و ئەمن لەبەرچی ئەو بابەتەم هەڵبژار لەبەر ئەوەی بابەتەکە بە گرنگ دەزانم. دیارەکە شێوازی ژیانی تەندروست بۆ مرۆڤ تەندروستی یان هێڵ تقریبان لە 3 بازنەدا خۆی دەدۆزیتەوە، یعنی 3 بازنە دەگریتەوە: بیرکردنەوە و هزر و سۆزەکان، کۆمەڵگا و جەستا. تێکەڵچێشی ئەو سێیانە تەندروستی مرۆڤ دیاری دەکەن. بێگومان کە دەڵێن تەندروستی دیارە پێویست دەکات پێناسە و ڕوونکردنەوەیەکیش لەسەر تەندروستی بدەین. ڕەنگە هەمومان بزانین تەندروستی چییە، بەڵام هەر شتێک پێناسەی ئەکادمی و پێناسەی جۆر بە جۆری هەیە، هەندێک جاریش دەگۆڕێ لەگەڵ تێپەڕبوونی کات. لەبەرچی ئەو بابەتەم هەڵبژارد، ئایا ئەو بابەتە گرنگە یان نا؟ لە ڕاستیدا من لۆی ئەو بابەتەم هەڵبژارد لەبەرەوەی بابەتێکی گشتگیرە. ژیانی تەندروستی هەموو کەسێک دەگرێتەوە، هەمومان کارمان پێیەتی و حەز دەکەین ژیانێکی تەندروستمان هەبی و ئەگەر زانیاری تەواومان هەبی و بزانین تا چ ڕادێ گرنگە، ئەوە ڕەنگە بتوانم بڵێم نیوەی ژیانی خۆمانی لۆ تەرخانکەین هێشتان کەمە، زۆر کەمیش پیادە دەکرێت لە هەمان کاتدا. لەگەڵ گرنجەکەی شێوازی ژیانی تەندروست زۆر کەم پیادە دەکرێت
و دەشتوانرێت پیادە بکرێت، یعنی شتەکی ستەم نییە، ڕەنگە زۆر گرانیش نەبی ئەگەر هەوڵی بۆ بدەین. لە هەمان کاتدا شێوازی ژیانی تەندروستی پەیوەندی بە زانستی جیاجیا هەیە. دیارە کە پەیوەندی بە خۆراکی تەندروستی و خۆراکناسی، بە دەروون ناسی، بە ڕەفتار ناسی، بە نەخۆشی زانی، بە زانیاری لەبارەی وەرزش و لە شەجوو لەو ڕاضە و هەتا دوایی. و دەتوانم بشڵێم تەندروستیەکی باش ئاواتی یەکەمی مرۆڤە. ئەمن جارێک بەسەر خەیاڵم داهات گوتم دەبی ئەوە گرنگتربی لەلایەن مرۆڤەکان تەمەنیان درێژبی یان تەندروست بژین. هەر وەکو پرسیارنامەیەکی سادەم بڵاو کردەوە، ڕەنگە نزیکەی 100 و چەند کەسێک وەڵامیان دابێتەوە، زیاتر لە 95% پێیان باش بوو کەوە تەندروست بن. هەندێکیان داوای تەندروستی و تەمەندرێژیان دەکرد، هەندێکیان تەنها تەندروستی. یارەکە مرۆڤ حەزی لە هەردوو چێت. ئەگەر بێت و ئێمە پێناسەیەکی تەندروستی بکەین و بپرسین ئایا تەندروستی چییە؟ بێگومان پێش ساڵی 1948 ڕێکخراوی تەندروستی جیهانی وا پێناسەی تەندروستی دەکرد کە حاڵەتی ساغیە، واتە کە مرۆڤ هیچ نەخۆشیەکی نەبێت و پێویستی بە خزمەتی تەندروستی نەبێت. یعنی پێویستی بە بنکەی تەندروستی و نەخۆشخانەوەوانە نەبێ، تەندروست بێ، ئەوە تەندروستیە. بەڵام دوای ئەوە پێناسەکە گۆڕا. پێناسەی تەندروستی لە ئێستادا بریتە لە حاڵەتی باشبوونی تەواوی مرۆڤ لە ڕووی جەستەیی و ژیری و کۆمەڵایەتی، نەک تەنیا نەبوونی نەخۆش. یعنی it is a brain state of complete wellness regarding body, mind and social aspects. لە هەموو لایەنەکان مرۆڤ تەندروست بێ، نەک تەنیا نەخۆش نەبێ. و حاڵەتی باشبوون، یعنی دەتوانم بڵێم ئەوە دەچێتە ناو خانەی گەشە سەندنی مرۆڤ لە ڕووی هزریەوە، لە ڕووی جەستەییەوە، نەک تەنیا حاڵەتی ئەوەی نەخۆش نەبی، حاڵەتی ئەوەی کە بەرزترین با بڵێن بەرزترین بوونی بیرکردنەوە و میزاج یان مود و تەندروستی جەستەیت هەبی کە ممکن بی مرۆڤ بگات. لێرەدا دەتوانین بڵێن ڕەنگە تەندروستی سنووری نەبێ، بەپێی هەوڵدان بوو، بەپێی ئەو پێناسەیە. ئەمە پێناسەی تەندروستیمان کرد کۆن و نوێ، کەواتە ئێستا زانیمان لە ئێستادا تەندروستی مەبەست لە وشەی تەندروستی چییە؟ شێوازی ژیانی تەندروست چی دەگرێتە خۆی؟ یعنی ئەمە کە دەڵێن شێوازی ژیانی تەندروست یان هێڵتی لایفستایل یان لایفستایلی سەحی، دەبی چی و چی بگرێتەوە؟ وەکو نمونە لە توێژینەوەیەکی زانستی ئەو دەستەواژانەی بەکارهێنایە بۆ ژیانی تەندروست. خواردنی تەندروست، کە خواردنەکە تەندروست بێ، مەبەست ئەوێ خواردن هاوسەنگ بێ، ڕێژەی سەوزەی زۆر تێدا بێ لەگەڵ کەمێک میوە، خواردن زیاد نەبێ لە پێویستی خۆی، زۆربەی زۆری هەموو جۆرەکانی تێدا بێ، ئەو کاتە هاوسەنگ دەبێت. هەروە لە بابرین فاکتەرەکانی شێوازی ژیانی تەندروستی باسی بارستە لەش کراوە کە بەدی ماس ئیندێکس دەگرێتەوە یان معامل کوتلەت الجسم، کە ئەوەش ئەوە دەگرێتەوە ئەو کەسا لاوازە، چێشی لەشی نۆرماڵە، واتە ویستراوە تەندروستیە یان قەڵەوە. ئەوەش بەوە دەپیورێ بە کیلۆگرام لەسەر مەتر دووجا. مەبەستمان چیە کیلۆگرام لەسەر مەتر دووجا؟ دیارە چێشی لەشی چەندە لەسەر ئەگەر درێژی پێوانە بکرێت بە مەتر دووجا بکەیت.
دوای ڕەنگە تۆزێک بینە سەر باسیەوە. وەرزش یان لە شەجوولە فاکتەرێکی دیکەی شێوازی ژیانی تەندروستیە، خەوتنی تەندروستی، ڕەفتاری سێکسی تەندروست. لەو توێژینەوەدا ئەوانەی بەکارهێناوە لەگەڵ دەرمان خراپ بەکارهێنان کە ڕەنگە ئەوەش زۆر شت بگرێتەوە لەوانە مادە هۆشبەرەکان، دەرمانی دیکە بە بەکارهێنانی نابەجێ، چۆنیەتی بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ بە شێوازی تەندروست، حەسانەوە و ڕەنگە ڕابواردن وشەیەکی تەواو نەبێ، یعنی چێژوەرگرتن لە ژیان مرۆڤ دەبێت کاتێکی شتەرخان بک بۆ ئەوە وەکو جۆرێک لە یاری، جۆرێک لە شتانەی کەوا حەزی لێتی، جۆرێک لە هیوایەت لەگەڵ حەسانەوە خوێندن و فێربوون. دیارە خوێندن و فێربوونیش پێداویستیەکە لە پێداویستیەکانی ژیریەکی تەندروست یاخود مێشکێکی تەندروست یان healthy mind. بۆ چێشی لەش و دیاریکردنی قەڵەوی بەلامەوە گرنگ بوو کە ڕوونکردنەوەیەک بدەین فاکتەری بارستە لەش یاخود بەدی ماس ئیندێکس بریتە لە چێشی لەش لەسەر بەرزی ئەو کەسە بە مەتر دووجا. ئەگەر نۆرمەڵ بی پێویستە لە 18.5 هەتاوەکو 24.9 بێ ئەو فاکتەرە، ئەگەر 25 هەتا 29.9 بێ پێی دەگوترێ چێشی زیادە، کە ئەویش با بڵێن حاڵەتێکە لە بینی چێشی نۆرمەڵ و قەڵەوی. ئەگەر هاتو فاکتەری بارستە لەش سی بوو یان زیاتر، ئەوە بەو کەسە دەگوترێ قەڵەوە. ئەو کاتی قەڵەوی وەکو نەخۆشیەک دەناسرێ و وەکو نەخۆشی پێناسە بکرێت. یعنی بەنمونە ئەو ژمارانە چۆن دەردەچن ئەگەر هاتوو کەسێک 6 کیلۆگرام بێ و بەرزیەکەی بۆ نمونە 150 سانتیم بێ، 150 ڕەنگە بە کورت تا بندرێ، گرنگ ئەوەیە چۆن پێناسەی دەکەی. ئەگەر 150 بێ دەکامەترێک نێو کە دەکات 2.25 دووجای درێژیەکەی، ئەگەر بێت و چێشی لەشی 6 بێدابەشی 2.25 بکرێ، دیارە ژمارەیەک دەردەچێت دەوروبەری 25 26 24. جا ئەو ژمارەیە ئەگەر لە 18.5 بۆ 24.9 بوو ئەوە نۆرمەڵە، 25 بۆ 30 بوو ئەوە زێدە چێشە، 30 یان زیاتر بوو ئەوە پێی دەگوترێت قەڵەوی. طبعاً قەڵەویش ئەویش لە 30 هەتا 35 پلەیەکە، لە 35 هەتاوەکو 40 پلە دووە، 40 و بەسەرێ پێی دەگوترێ مۆربید ئۆبێسیتی یاخود قەڵەوی نەخۆشی، هەرە نەخۆشی کە بە نەخۆشیەکی درێژخایەن دادەنرێ و پێویستی بە چارەسەر دەکرێ، پێویستی بە چارەسەرکردن هەیە، چ لە وەرزشکردن چ لە خواردن بگرە بەکارهێنانی دەرمانش، حتا دەگاتە نەشتەرگەریش بێت. هەمووتان ڕەنگە بیست زیاتر بزانین شێوازی ژیانی تەندروست چی دەگرێتەوە. لێرە نووسرایە healthy life ژیانی تەندروست، eat healthy یعنی خواردنت تەندروست بێ، exercise regularly، وەرزش و لە شەجوولە. ئەم وشەی لە شەجوولە زۆر زار بەکارداینم هەتا جیای کەینەوە لە وەرزشی پرۆفیشناڵ، ئەوەی کەوا بەخۆی پرۆفیشناڵی وەرزش دەکایان وەرزشوانە، هەر جوولێک جوولەی ماسوولکە و بڵێن جومکەکانی لەش بە لە شەجوولە بە جۆری وەرزشی تەندروستی دادەنرێ ئەگەر زۆر و ئەگەر کەم بە پێی ئاست دەکەیت. درینک پلێنتی ئۆف وۆتەر، زۆر ئاو خواردنەوە و چۆنیەتی مامەڵەکردن لەگەر گوشار یاخود لەگەڵ سترێس کە فاکتەرێکی زۆر زۆر گرنگە، چونکە ئێمە ئێستا ڕەنگە لە ناو تۆڕێک لە سترێسەکان و لە گوشاردەرەکان. دیسان ئەوە بە پێی زانکۆی هارڤارد وەکو بێ ئەوش 4 شتی دانایە،
خواردنی تەندروستی لە شەجوولە کەمکردنەوەی گوشار بە ڕێگاکانی یۆگا ڕامان ئەمن ڕامان لۆ تەئەمول بەکاردێنم و پشودان طبعا پەیوەندیکاری چاڵاک یعنی پەیوەندی کۆمەڵایەتی سوشال ریلیشنشیپ زۆر گرنگە بۆ تەندروستی دەرونی و تەندروستی هزری شێوازی ژیانی تەندروستی بەپێی یەک لە سەرچاوە تەندروستیەکانی کەنەدی ڕەفتارە تەندروستەکان لایەنەکانی جەستەیی دەرونی و گیانی دەگرێتەوە زۆر گرنگە ئێمە کە باسی تەندروستی دەکەین لایەنی دەرونی و گیانی و کۆمەڵایەتی لەبیر نەکەین توێژینەوەیەک کە لە PLOS یان Public Library of Science کە ئەو سایتەی گەورەیە ئیمپاکت فاکتەری سار و بەسەرەیە بەشی مێدیسینی بەشی زانستی پزیشکی ئەو توێژینەوە لە 22 مانجی 2020 بڵاوکرایەوە ئەوش باسی شێوازی ژیانی تەندروست دەکاوەکو نمونەیەک بۆ ئەوی زیاتر ئاشنا بین بەوەی کەوا شێوازی ژیانی تەندروست چییە لەسەر 480,940 کەس ئەنجام درراوە کە ناوەڕاستە تەمەنن ناوەڕاستە تەمەن ینی تەمەنیان 35 هەتاوەکو دەگاتە 65 ئەوانە زانیاریەکان لە UK بایۆبانک دیارە ئەوش داتای تێدا زانیاریەکان کۆکراونەتەوە لە 2006 هەتاوەکو 2010 خەریک کۆکردنەوەی داتا بووینە بەڵام بە دوواداچوون یان متابعە و فۆڵۆئەپیان کردیا لە 2010 هەتاوەکو 2016 ینی ئەو لێ کۆڵینەوە توێژینەوانەی کە بە دوواداچوونیان بۆ کراوە گرنگترن طبعاً لەوانەی کەوا لە کاتێکی دیاری کراوتەن ها داتا کۆکراوە 36 نەخۆشی درێژخایەن دیاری کراون لەوێ دیارە نەچوومە ناو درێژەی بابەتەکەی چپلەوەی زیاتر بزانین شێوازەکی ژیانیان بەکارهێنایە وەکو شێوازی ژیانی تەندروست 4 شێوازیان بەکارهێنا کە زۆر دیارە بەلایەنەوە گرنگ بووە وەرزش لە شەجوولەی کاتی حەسانەوە مەبەست لەوەی ئەوەیە لە شەجوولە وەرزش بەدەر لەوەی کەوا بەشێکە لە پیشەی شخصەکەی یعنی بە مەبەست بە هەدەف وەرزشەکەی بکە جگەرە خواردن یان جگەرە نەخواردن خواردنی تەندروستی یان ناتەندروست خواردنەوەی کحولی نەخواردنەوە یان کەم یان زۆر ئەو 4 فاکتەرە دیارە گرنگترین فاکتەرن لە شێوازی ژیانی تەندروست ئەمە زۆر جار ڕەنگە بڵێن هەمومان گوێ لێ بووە زۆر جار دووبارە دەکرێتەوە بەڵام قسەکە لێرەدایە چەند کاریگەرن ئەو فاکتەرانە و چەند پیادە دەکرێن و هۆکار چییە کە ئەو شێوازە ژیان تەندروستیانە پیادە ناکرێن ئەگەر سادەنە ئەگەر ئاسانن ئەگەر هەمیشە گوێمان لێیە لەبەرچی خەڵکانێکی زۆر هێشتان دووچاری خوی ناتەندروستن و گرنگی پێنادەن دەرەنجامی ئەو توێژینەوەی چی بوو بەبێ ڕەچاوکردنی نەخۆشیە نەگوازراوەکان مەبەستمان چییە لەو ستێتمنتە یعنی بەدەر لەوەی ئایا ئەو شخصا شەکرەی هەیە زەختی هەیە نەخۆشی دڵی هەیە چەوری بەرزە یعنی لەگەڵ لێکدانەوەی ئەوەشیان پیادەکردنی ژیانی تەندروست بۆتە هۆی زیادبوونی تەمەن بە ڕێژەی 7 ساڵ یعنی چ لەوانەی تەواو تەندروستن لەو 480,000 کەسەی چ لەوانەی کەوا نەخۆشی پێشخایانیان هەیە و گەورەترین فاکتەر و سیگنیفیکانتیان بەهێزترین فاکتەر نەخواردنی جگەرە بووە وەکو فاکتەرێکی تەندروستی شێوازی ژیان تەندروست کۆمەڵێک نەخۆشی هەیە ڕەنگە هەمومان گوێمان لێبوو بێ پێی دەگوترێت نان کۆمیونیکابل دیزیزز ئەو نەخۆشیە نەگوازراوەکان مەبەست لەوە چیە ڕێکخراوی تەندروستی جیهانی و دامەزراوە تەندروستیە گشتیەکانی وڵاتان کە
زاراوەیەک بەکاردین مەبەستیانەوێت چۆن لە کۆمەلگا گۆڕانکاری پیادە بکەن لە ڕووی تەندروستیەوە. پێشان ساڵانی ڕابردوو نەخۆشیە گوازراوەکان زۆر گرنگ بوون، یعنی التیهاباتە ڤایرۆسیەکان، بەکتریایەکان، پەتایەکان. پاشان طبعاً هەتاوەکو ڕەنگە بڵێم هەتاوەکو کۆڤید-19 گەڕاوە نەن کۆمیونیکەبڵ دزیز دەستی گرنگی سندبوو لە نەخۆشیە پەتازانیەکان یان ئەو نەخۆشیانێکەوە التیهاباتی ڤایرۆس و بەکتریایی بوون. باش ئەو نەن کۆمیونیکەبڵ دزیزانە چنە ئەو نەخۆشیان نەگوازراوانە دیارە نەخۆشیەکانی دڵن، نەخۆشیەکانی خوێنبەرەکانی دڵ بە تەحدید کە جەڵتەی دڵ و جەڵتەی زبحە سەدری کە پێی دەگوترێ ژانی سنگ بەهۆی جیران و تەسبوونەوەی بۆ ڕێکانی خوێن، کرۆنیک ریسپایرێتەری دیزیز التیهاب قەسەباتی مزمینەوەی بەهۆی جگەرەوە ڕوودەدا، کەنسەر سەرەتان بە هەموو جۆرەکانیەوە، شەکرە یان پێشی شەکرە ئێستا ئەو تێرمەش هەیە پریدایەبێتیس، هەروەها mental health conditions یعنی نەخۆشیە دەرونیەکان و نەخۆشیە ژیریەکان ئەوانە. ئەو نەخۆشیانە هەمویان بەیەکەوە بووینە هۆکاری 7 مردن لە 10 مردن، یعنی هەر 10 مردن طبعاً لە مرۆڤی باڵغ لە هەر 10 مردن 7یان بەهۆی نەن کۆمیونیکەبڵ دزیز یان نەخۆشیە نەگوازراوەکان ڕوویداوە. ئەو داتای ساڵ 2018 ئەوانەش هەمویان ئەڤۆیدەبڵ، یعنی دەتوانرێ پێشگیری لێ بکرێ، مرۆڤ دەتوانێت شتێکی بۆ بکات. یعنی وەکەوەی بەڕاستی زۆر جار ئەمن متەئەسر دەبم زۆر یەکێک گەنجێک خنکا لە ئاوێ، یەکێک سوتا، ئەوانە هەمووی پێشگیری لێ دەکرێت بە ئاگاداری، بە وریاکردنەوە، بە وریابوونەوە، بە خۆپاراستن. ئەو شتانەی پێشگیری لێ دەکرێت زۆر زۆر گرنگە. بەڵام یەکێک تەمەنی 100 ساڵیان بەسەرەوەی 95 ساڵە چەندەها ساڵە نەخۆشی هەیە، ڕەنگە ئەوە پێشگیری لێ نەکرێ، یان بوو مەلەرزەیەک ڕوودەدا ڕەنگە پێشگیری لێ نەکرێت. بەڵام ئەو نەخۆشیانە پێشگیری لێ دەکرێت، هەوڵ تێکۆشانی جددی دەوێت، گۆڕانکاری بەرپا دەبێت ئەگەر بێت و ئەمە لە شێوازی ژیانی تەندروست تێگەیشت. ئەگەر بینە سەر ئەوەی چۆن بتوانین شێوازی ژیانی تەندروست پیادە بکەین. وەکو نمونە دەڵێن یابان تەندروستیان باش. زاراوەیەکی پێی دەگوترێ تەمەنی پێشبینی کراو یاخود expected life expectancy expected age، یعنی ئایا معدلی تەمەنی ئەو شخصانەی لە وڵاتەینە چەندە. کاتێک بەراورد دەکرێت لە نێوان وڵاتان، دیارە یابان 84 ساڵە تەوەقع دەکرێت، وڵاتی گرتوەکانی ئەمریکا کە لە کۆتایی ئاخریە بپێی ئەو فۆرمە لە کۆتایی ئاخریە مەبەستم لەو وێنەیە نەک بەگشتی طبعاً وڵات هەیە وەکو هەندێک لە وڵاتی ئەفریقی و هەندێک لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوانە ناوەڕاستی تەمەنیان لە 40 ساڵ زیاتر نییە، تەوەقع دەکەی ینی لە 40 سال زیاتر نییە. طبعاً ئەوە پیشاندەرێکە لەوباری تەندروستی و لە بەکارهێنانی شێوازی تەندروستی لە وڵاتانە. لە یابان 84 مەبەست ئەوەیە کە دیارە لە یابان و لە هۆنگ کۆنگ یابان شێوازی ژیانی تەندروست زۆر پیادە دەکا و هەروەش باز دەکرێت لە زۆر شتێگەر بە دوایدا بگەڕێن چ بە عەرەبی چ بە ئینگلیزی ڕەنگە ببینەوە شتەی. ئایا فاکتەرەکان چ بووینە؟ لێرە دەتوانین بڵێن فاکتەرەکان سەوزە زۆر دەخۆن، بەس وەکو تێبینیەک میوەی لە گەدانیە ئێرە، خواردنی دەریا زۆر دەخۆن، ماسی زۆر دەخۆن، گەنمی کەم دەخۆن، قاپیان بچووکە، وەرزشکارن، کاتی زۆر لە دەرەوە بەسەر دەبن، دۆستی خاوێنین، پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزە. ئەوە هەریەک لەوانە یعنی ڕەنگە بیرکردنەوە و قسە لەسەرکردن و لەسەر نووسینی زۆر لەسەر بکرێت بتوانرێت لەسەر هەریەک لەلایەن هەریەک لە ئێوەی بەڕێزە من تاکیدم زۆرینەتان دەتوانن زۆر شتی زۆر بەپێز و
دوور و درێژ لەسەر و بابەتانە بنووسن پسپۆری جیاجیانە. شتێکی تریان هەیە یابانیەکان پێی دەگوترێ فۆرست باثینگ، یعنی ناوە دەچن لە دارستانێک تەنها پیاسەیەک دەکەن و بیر دەکەنەوە، ئەچنە ناو دارستانێک و ڕۆیشتنێکی بە دڵخۆشیەوە دەکەن بۆ تاوێک بۆەوەی ریفرێش ببنەوە. فۆرست باثینگ ئەگەر لە ویکیپیدیایان لە ئەوەی لێ بدەن ڕەنگە ببینەوە. فۆرست باثینگ دیارە فۆرست غاباتە، باثینگ زیاتر لۆ شوشتن و حەمامەوانە بەکاردێ، بەس لێرە دەرێت دەچنە ناو دارستانێک و ڕۆیشتنێکی بە دڵخۆشیەوە دەکەن بۆ تاوێک بۆ ئەوەی ریفرێش ببنەوە یاخود ریستارت ببنەوە. بێگومان ئەگەر هات و شێوازی ژیانی تەندروست هەبێ دیارە کۆمەڵێک ئاستەنگیش هەیە لە بەردەم پیادەکردنی. بۆیە ویستم باسی ئاستەنگەکان بکەم. ئەمە لە ئەستەنگەکانیشەوە باشتر دەزانین کەوا و باشتر دەتوانین چۆن ژیانی تەندروست شێوازی ژیانی تەندروست پیادە بکەین. وەکو توێژینەوەیەک ینی مەرزنیە تەبانەوە گرنگترین توێژینەوە بیان گەورەترین بی، بەس لە ئوسترالیا لەسەر پەرستاران کرایە توێژینەوە لەسەر barriers of healthy lifestyle adopting healthy lifestyle ئەوەم دیتەوە کە ئایا ئاستەنگەکان چنە لە بەردەم پیادەکردنی شێوازی ژیانی تەندروست. ببورن کە ئەو سلایدانە بە ئینگلیزینە چونکە ڕەنگە خێرایەک پێوە دیاربی. ئەوان چ فاکتەرێکیان بەکارهێنا؟ خواردنی تەندروست، regular physical activity، یعنی لە شەجولا یان وەرزشی regular یعنی منتەزەم. ڕەنگە ئەمە زۆر جار بچین 2 مانگ دەچینە قاعی دەورەی ڕەشاقەی دەکەین، زۆر باش، ئەوە شتێکی زۆر باش. بەڵام ئەتوو بە درێژایی ژیانت چ دەکەیت؟ ئەمن بە درێژایی ژیانم چ دەکەم؟ ئایا ڕۆژانە کاتێک تەرخان دەکەم ڕێگیولەر، یان ڕۆژانە هەر دەچمە دوو کاری خۆم و دێمەوە و دانیشتن و خەوتن و ئەگەر شتێک بخوینەوە شتێک حەزم لێ دانیشم لە دیار تەلەڤیزیۆن خۆم. یعنی مرۆڤەکان بەگشتی ڕێگیولەر وشەی ڕێگیولەر لێرە زۆر مەلوێ دەمێت تاکید لەسەر ڕێگیولەر وۆتەر کۆنسەمپشن، یعنی زوو ناوە ناو ئاو خواردنەوە. ئەوە ئەو خاڵانە بوو کە ئەوان بە شێوازی ژیانی تەندروستیان داناوە بەکارێنە ناو لە ستەدیەکەی لیمیتینگ ئەلکەهۆل، کەمکردنەوە یان نەهێشتن وازهێنان لە خواردنەوە کۆڵیەکان، کافاین قاوە خواردنەوە، نیکۆتین جگەرە خواردن. لەسەر قاوەی ڕەنگە هەندێک زانیاری پێویستی باس بکەین بە کورتی. قاوە خواردنەوە پێشان زۆر وادادەنراکەوە زۆر لایەنێکی خراپی تەندروستیە و یەکە لە دڕەگەکان یان دەرمانەکان لەبەرەوەی مادەی وای تێدا ئاڵوودەبوون دروست دەکا ئەو شتانە. قاوە مادەی تریشی تێدا پێی دەگوترێت فلێڤەنۆیدز، یان ئەو مادانەیەکەوە لە دژی نەخۆشیە نەگوازراوەکان کار دەکەن، یعنی هەندێک سوودی هەیە تا ڕادەیەکی زۆر ئەگەر بێت ڕۆژانە کوپێک تا 2 کوپی ناوەند بخورێتەوە بەبێ شەکر سوودی زۆرە. ئێستا زیاتر باسی سوودەکان دەکرێت ئەگەر لە ئاستی خۆی دەرچی ئەوش زیانی هەیە. نیکۆتین طبعاً جگەرە بە هەموو زۆرێک و لە هەموو سەرچاوەیەک و کۆن و نوێ هەر بە زیان دادەنرێ. گود سلیپ کوالیتی، یعنی شێوازی خەوتنی تەندروست. سترس مەنیجمنت، دیسان باسی سترس هاتەوە، چۆنی چارەسەرکردنی گوشار، هەڵسوکەوتکردن لەگەڵ گوشار. طبعاً گوشار زۆر زۆری هەیە، مرۆڤ لەبەرچی تووشی گوشار دەبێت، یان لەلایەنی هەڵسوکەوتکردن لەگەڵ خانەوادە و خێزان، یان جۆب سترس یعنی لە کاتی ئیشکردن، یان سۆسایەتی یان کەسوکار یان شتی دیارە ئەو شتانە ئەوانەی ئیشیان ئاڵۆزە مەسەلەن قانونینە سیاسینە، ئەوانش زۆر تووشی ئەو شتانە دەبن. ریلاکسیشن هەروەها ئەوەش بە فاکتەرێکی تەندروستی وەرگیراوە، خۆخاوکردنەوە و ئەوانە. regular social interaction and support، باڵپشتی کۆمەڵایەتی زۆر گرنگە. هێشتان نەگەیشتینە ڕیزەڵتەکان. بەڵێ ئێرە ڕیزەڵتەکانە، یعنی کۆنکلوژن. ئەوان گەیشتنە چی؟ ئەو ئاستەنگانە چین لە بەردەم
ئەوەی کەوا ئێمە شێوازی ژیانی تەندروست پیادە ناکەین یان ئەوان لەو ستەدیەی باسییان کردووە lack of motivation یعنی پاڵنەرمان نییە حەزمان لێ نییە لۆ پاڵنەرمان نییە دوو هۆکارە یان زانیاریمان نییە یان دڵمان نەدایتێ یعنی سۆزمان نەدایتێ یعنی باوەڕی تەواومان پێی نییە نەچوویتە ناو هەست و سۆز و عەقیدە و بڕوامان کەوا فعلا بڵێن گرنگە ئەو lack of motivation existing bad habits یعنی لە خۆڕا هەندێک عادەت هەیە عادەتیش گۆڕانکاری زەحمەتە هەندێک عادەتی خراپ خۆی پێوەگرتیا lack of knowledge زانیاری نییە environmental هەندێک هۆکار هەیە لە ژینگەیە یان لەوانەیە لە دەست ئێمە نەبی یان گۆڕانکاری لە ژینگەی بوێ وەکو کات وەکو فاینانس پێداویستی پارە limited access to healthy good food and physical activity یعنی ڕەنگە هەژاری نەبوونی پارەی پێویست و داهاتی پێویست بۆەوەی کەوا وەرزش یان لە شەجوولە یان خواراکی تەندروست دابین بکات و هەروەها کۆمەڵێک فاکتەری دیکەش ئاستەنگ بووینە دیارە لە بەردەم پیادەکردنی ژیانی تەندروست یان شێواز ژیانی تەندروست competing priorities یعنی وەکو پرایۆریتیدایان نەنا شتی دیکە هاتیە پێش بڕچێ لەگەر کردیان معنای شتی دیکەی بەلاوە گرنگتر بووە increased learning cognitive load یعنی خەریک بوون بە تەکنەلۆژیای زانیاری و زۆر خوێندنەوە و زۆر خراوەش لیمیتی هەیە گەر لەسەر حسابی تەندروستی هاوسەنجی تێک دەچی lack of social interaction and support دیسان نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و پاڵپشتی کۆمەڵایەتی فتیک هەندێک جاری یعنی وەکو برەی زەوقی لێ نامینێ خوڵقی لێ نامینێ ماندی دەبی لە ژیانی تەندروست لە وەرزشکردن یان لە پارێزکردن و شیفت وەرکن وەنگە کاتی ئیشکردنی بگۆڕێ هەندێک جار لە پشودان بێ هەندێک جار لە ئیشکردن بێ هەندێک جار کارکردنی بە شەو بێ ئەوانش تەسیر دەکەن ئێستا ئێمە چۆن شێوازی ژیان تەندروست پیادە بکەین 5 سینگل چۆیس یان هەڵبژاردن دامنایە ئەوە لە ئەوەی نییە من زانیاری ئێوە تەجروبە بکەم ئەوە لە ئەوەیە تەمەشایەکی بکەین بیری لێ بکەینەوە وەڵامێکە هەڵبژێرین پاشانیش لە دوای هەر سینگل چۆیسێک یان هەر پرسیارێک ڕوونکردنەوەیکی بە دوادە دێ کە لەبەر چی ئەو خاڵە ڕاستە زۆر باشە یەکەم لەبارەی وەرزشکردن ئەمەی خوارەوە چەوتە پێویستە ڕۆژانە یەک کاتژمێر ڕۆیشتنی خێرا بکەین ئەوەی زەختی بەرز بێت دەتوانێت وەرزش بکات ئەوەی شەکری نزم بێتەوە کە چارەسەر کرا دەتوانێت وەرزش بکات وەرزشکردن ڕۆژانە دەبێتە هۆی ئاسوودەیی مێشک و دەروون پێویستە ڕۆژانە 30 خولەک لە ڕۆژێکدا وەرزش بکەین بۆ 5 ڕۆژ لە هەفتە ئەوانە زۆربەی زۆریان ڕاستن یەکیان چەوتە ئایا چەوتەکە کامەیە ئەگەر کەس هەبی وەڵام بداتەوە لە ماوەی خولەکێک 2 خولەک پێم باشە ئەگەر نادەچینە سەر لە چات بۆکسەکەی دەنووسن کاک دکتۆر ئەوە نووسیتیان هەندێکیان دیلان فتاح دەڵێ یەکەم ئاوان حەسەن دەڵێ دووەم لە چات بۆکسەکەی وەڵامەکەیاندا زۆر باش دیارە لەو پرسیارەی بە هەندێک مەجالیان بدەین زۆر باشە هادی ڕەفیق یەکەم ئاریان یەکەم شنۆ دووەم بێخاڵ دەڵێ سێەم دارین دەڵێ یەکەم ڕاستە پرسیارەکە ئاگدار بن دەڵێ کامەی خوارەوە چەوتە یعنی هەڵەیە دکتۆر خانزاد دەڵێ دووەم ئەیوب دووەم زۆر باشە کاکتۆر وەبزانم زۆر باشە کاک دکتۆر دەستت خۆشبی دیارە پێم زۆر پێم باشە ئەوکە یعنی زەرابەتەوە دەکەی ڕەنگە
داوای لێبوردن دەکەم. بەڵێ فەرموو کاکتر. زۆر باش. یارە یەکەم ڕاستە پێویستە ڕۆژانە یەکەم چەوتە پێویستە ڕۆژانە یەک کاتژمێر ڕۆیشتنی خێرا بکەین. یعنی 100 چەوت نییە ئەوەی بیکا دەتوانی بیکا، بەڵام لەوانە ئەوانی ڕاستترن. ئەوەی زەختی بەرز بێت دەتوانێت وەرزش بکە، بەڵێ بێگومان. ئەوەی شەکرەی نزم بێتەوە کە چارەسەرکرا توانێت وەرزش بکە. ئەویش وەرزشکردنی ڕۆژانە دەبێتەوەی ئاسودەی مێشک و دەروون. طبعاً پێویستە ڕۆژانە 30 خولەک لە ڕۆژێکدا وەرزش بکەین بۆ 5 ڕۆژ لە هەفتە. طبعاً ئەوە لە ڕێنماییەکانی زۆربەی سایتە تەندروستیەکانی جیهانی هەیە کە ئێمە ئەوەندا لایەنی کەم وەکو ئەضعف الئیمانمان پێویستە. دیارە زۆربەی سەرچاوە تەندروستیەکان باسی ئەوە کرد 30 خولەک وەرزشی ئەجەمە لەوانی ڕۆیشتنی خێرا لایەنی کەم 5 ڕۆژ لە هەر هەفتەیەکدا هەر چەندە و کەسە ساغش بێیان قەڵەو نەبێت ئەوە کەمترینەکە بیکات. ئەگەر هاتوو نەخۆشیشی نەبی پێویستیش نەبی وەکو دەڵێ دکتۆریش بۆی دانە نابێت باشتر وایە بیکات. دێنە سەر دوام پێشنیارێکم هەیە ئەگەر لە پرسیارەکان بەس وەڵامەکان بڵێن ناوەکان نەڵێن پێم خۆشترە. لەبارەی خەوتنی تەندروستی ئەوەی خوارەوە ڕاستە. ئێستا لەوە کامیان ڕاستە. یەکەم خەوتنی زیادە دەبێتە هۆی تەمبەڵی و پێویستە مرۆڤ زۆر نەخەوێت. دووەم کەم خەوتن مرۆڤ چالاکتر دەکات و خانەکانی نوێ دەکاتەوە. سێم خەوتنی پێویستی ڕۆژانە پەیوەندی بە زۆربەی فرمانە جەستەیی و دەرونیەکان هەیە. چوارەم هەموو مرۆڤێک پێویستە ڕۆژانە 8 کاتژمێر بخەوێت. پێنجەم خەون بینین زیانی دەرونی هەیە. کامیان ڕاست؟ عمر دەڵێ یەکەم بەشدار چوارەم، خانزاد 4، ئاڤان حەسەن 1، گورەوەی بێتە پێش چاوم سۆلین 4، کەمال مستەفا 4، ئازاد 4، ڕامان 4، کەسێک بە ناوی ئایفۆن ناوی دەرنەچووە، عەبدوڵقادر دەڵێ 3، ئیخلاس 3، ئاریان 4، زۆر باشە، شنۆ 4، هۆشنگ مستەفا 1، عابد 3، لانە عەونی 4، ریفا 4. ئەفزانم ئەوەندە بەڵێ فەرموو کاک. زۆر باشە، سوپاس کاک دکتۆر. سێم ڕاستە خەوتنی پێویستی ڕۆژانە پەیوەندی بە زۆربەی فرمانە جەستەی و دەرونیەکان هەیە. کەواتە بۆ تەندروستی جەستەی و دەرونی پێویستە خەوتن تەندروستی بێ، بەڵام خەوتنی زیادە دەبێتە هۆی تەمبەڵی و پێویستە مرۆڤ زۆر نەخەوێت. یعنی پێشان زۆر باز دەکرا، بەس ئەگەر تۆزێک زیادیش بێ بەو دەرەجەی نیە. کەم خەوتن مرۆڤ چالاکتر دەکات و خانەکان نوێ دەکاتەوە. نەخێر، کەم خەوتن دەبێتە هۆی لە دەستدانی تەرکیز و هەستکردن بە ماندووبوون و ئەمانە. هەموو مرۆڤێک پێویستە ڕۆژانە 8 کاتژمێر بخەوێت. طبعاً ئەوە بەپێی تەمەن دەگۆڕێ، لە 6 هەتا 8 تەندروستیە، نەک هەموو مرۆڤێک پێویستە خەوبینین زیانی دەرونی هەیە. نەخێر، زۆر ئەو شتانەی کەوا ئەو کۆنفلیکت و تێکەڵاوبوونی شتەکان و نەهات نەدی ئاواتەکان و ئانە لە خەونەوە دەرون ئیش خۆی دەکا و زۆر سوودی دەرونی هەیە. لێ ڕاستترینیان بابرین خەوتنی پێویستی ڕۆژانە پەیوەندی بە زۆربەی فرمانە جەستەی و دەرونیەکان هەیە. طبعاً لەو ساڵانەی دوایی زۆر تاکید لەسەر خەوی پێویست دەکاتەوە. پێویستە مرۆڤ خەوی تەندروست بێ، پێی دەگوترێت سلیپ هایجین، یعنی خەوێکی خاوێنی هەبێ، یعنی غژەغژ و دەنگە دەنجی لەکنێ بەخەبەر نێ زۆر 6 هەتا 8 کاتژمێر بەپێی پێویستی شخصەکە. شخصێ تەنها 6 کاتژمێری دەوێ هەیە، 7 کاتژمێری دەوێ بخەوێ بۆ خۆی لە شوێنێکی ئارام. زۆر پێویستە بۆ ئەوی لە کاتی بەخەبەربوون بەرهەمی زیاتر بێ. حتا لە نەخۆشی دڵی لۆ ببورن، نەخۆشی شەکرە و قەڵەوی و ئەوانەش پێویستە مرۆڤ بەشی پێویستی خۆی بخەوێت. زۆر باشە، ئێستا دەینە سەر ئەوەی زۆر دانیشتن لەسەر مۆبایل و کۆمپیوتەر یان لەسەر شاشەکان بەگشتی نابێتە هۆی ئەوەی خوارە. یعنی مەبەستم لەوەی ئەوەیە دیارە کۆمەڵێک زیانی لاوەچی هەیە زۆر دانیشتن لەسەر مۆبایل و کۆمپیوتەر، بەس یەکەچیان نەبی. ئایا ئەو یەکە چییە کە نابێتە هۆی ملهێشە و ترازانی بڕبڕای پت مل، نابێتە هۆی دڵتوندی و زوو تووڕەبوون، نابێتە هۆی هەناسە بڕچێ، نابێتە هۆی کێشەی چێشەی چاو و ئاوکردنی،
یان نابێتە هۆی گۆڕانکاری لە ڕەفتار. چیان شت زۆر دانیشتن لەسەر مۆبایل و کۆمپیوتەر درستی ناکات. خلاص سێ کەمال مستەفا سێ دلڤین خانزاد سێ لانا ئومێد سێ یوسف سێ بەشدار سێ ئاریان سێ لانا عونی سێ تریفە سێ زۆربیان دەڵێن سێ عەبدولقادر دارین سێ. زۆر سپاس کاک دکتۆر دیارە زۆرینیان سێیاندانا ئەو سێ ڕاستە فعلەن ئەوان هەمویان زۆر شتی ناسراون و دەبێ ئێمە ئاگامان لێبێ بۆیە پێویستە لایەنی کەم هەر 25 خولەک جارێک هەڵبستین لەسەر ئامێرە شاشەدارەکان و جولەیەک بکەین کە ببورن کە بۆ حەسانەوەی چاو شان و مل و مێشکمان زەرورەتێکە بەڕاستی لە خەریکبوونی هەر کارێک ئەمە هەیە بە تایبەتی کاری مەکتەبی ئەو پشودانە کورتە دووپاتکردنەوەی زۆری لەسرە پشودانەکەش 5 هەتا 10 خولەک بێ زۆر باش. حتا لە وانە وتنەوە و لە خۆ خەریککردن بە نووسین و خوێندنەوە ئەوە شتێکە پێی دەگوترێت پرۆکاستینیشن وەرز بوون و یعنی هەستکردن بە تەنگژەی دەرونی پێویستە 25 دقه جارێک پشوێک بدرێت تەکنیکە کە پێی دەگوترێت پۆمۆدۆرە ڕەنگە بیستان و ئەوەی بیستە پۆمۆدۆرە لە داهاتوودا گە لەسەر بخوێندنەوە شتەچی باش. خواردنی تەندروست. خواردنی تەندروست جیهانیان ڕاستە. یەکەم خواردنی سەوزە و پەقلەمەنی ڕیشاڵی تایە. دووەم خواردنی نانی زۆر بە سوودە. سێم خواردنی گۆشتی سوور هەمیشە زیان بەخش. چوارەم شیرینی میوە هیچ زیانێکی نییە. پێنجەم چای و قاوە بەبێ شەکریش زیانی زۆرە. کامە لەوانە ڕاستە؟ ئیخلاص شنۆ دەڵێن یەک، عومەر ساڵح یەک، خانزاد یەک، دارین یەک، هادی ڕەفیق یەک، ئازاد مەجید یەک، ئاریان یەک، تریفە یەک، ئەیوب یەک، بەشدار یەک، دلیڤان فەتاح دەڵێ سێ. زۆر سپاس کاک دکتۆر دیارە زۆرینیان یەکیان دانایە خۆی ڕاستە خواردنی سەوزە و پاقلەمەنی ڕشاڵی زۆر ڕشاڵی زۆر باشیشیان تایە ئەوەندی دەتوان بڵێم چەوتن ڕشاڵەکان ئەوەندی هەندێکیان بۆردەرلاین یعنی ئێستا من نووسیتم بۆ نمونە یعنی ئەوانێکەوە هەڵەشیان لێداوە ڕەنگە حەقێکیان بەدەست بێ نووسیتم خواردنی گۆشتی سوور هەمیشە زیان بەخشە ئاخر هەمیشە نا ئێمە مەسەلەن هەیە مناڵە هەیە بەخۆی لاوازە هەیە یعنی هەمیشە نییە هەیە جۆرە خواردنێک بەکاردێنێ سەوزە زۆرە و جاروبار خواردنی گۆشتی سوور یعنی هەمیشە زیان بەخش نییە وشەی هەمیشە بوو لەوێ مەوزوعەکەی تێکدا یعنی زۆر لەوانە بۆردەرلاینە یان نانی جۆ ڕاستە تۆزێک باشترێ لە نانی گەنم بەس سوانیە بڵێ سوودی زۆرە باش دەڵێ ڕشاڵەکان زۆر پێویستن بۆ مرۆڤ لە خواردندا و بە تایبەتی لەو ساڵانی دوایە بەڕاستی زۆر تاکیدی لەسەر دەکرێتەوە دایەتری فایبەرزیان ئەلیاف غذائیە لە سەوزەی گەڵادار هەیە لە هەندێک لە میوەکان هەیە پاقلەمەنی و کونجی طبعا لە زۆربەی میوەکان بەس هەندێک میوە هەیە کەمتری تێدا زیاتر شیرینە میوەکە لۆیە گوتم هەندێک لە میوەکان پاقلەمەنی و کونجی و تەحین ڕشاڵی زۆری تایە و پێویستە ڕۆژانە لەو خواردنانە بخۆین. زۆر باشە لەبارەی خواردنی تەندروست ئەوەی خوارەوە چەوتە یعنی ڕاست نییە ماست پڕچەوری و خراپە شیر خواردنێکی زۆر باش نییە و نابێت هەموو کەسێک بێ خوارد گوشراوی میوە زۆر باش نییە و پڕێتی لە شەکر نان هیچ زەرور نییە و مرۆڤ دەتوانێت بەبێ خواردنی نان بژیت پێویست نییە هەموو کەسێک ڕۆژانە سێژەم بخۆ کامیان ڕاست نییە چەوتە عومەر سێ تریفە یەک یوسف یەک دلیڤان چار شنۆ دوو هادی یەک دارین یەک دکتۆر خانزاد سێ
ئاریان 1 میر حەسەن 2 کەمال مستەفا 2 زۆر باشە. باشە کاک دکتۆر زۆر سوپاس. دیارە یەکەم ڕاست نییە، ماست پڕ چەوریە و خراپە. ماست کەمێک چەوری تێدا، بەڵام زۆر ماست خواردنێکی باشە، لەبەرەوەی خواردنێکی هاوسەنگە تا پرۆتینی تێدایە. زۆر داوای لێ بردن دەکەم لەوە. پرۆتینی تێدا ڕێژەیەکی باش، ڕێژەک لە چەوری تێدا، ڕێژەیەک لە کاربۆهیدرێتی تێدایە کە لاکتۆزە. لاکتۆز زیانی لەواندی کەمترا و لە هەمووش گرنگتر جۆرێک لە کەڕ و یان پرۆبایۆتیکی تێدایە کە لە شیر دەگۆڕێت بۆ ماستکە زۆر بەسوودە، پێیان دەگوترێت پرۆبایۆتیکس. ئەوانەی لە پەرستاری یان لە بایۆلۆژی یان لە تاکیدم هەمووتان بیستیتان پرۆبایۆتیک تا چڕاتێک سوودی هەیە بۆ مرۆڤ و نەخۆشیەکانی دڵ و شتەکانی کەم دەکاتەوە. بۆیە ماست خواردنێکی زۆر باشە. شیر طبعا ئەواندی ڕاستن، بەڵام بەپێی زانیاری کۆن هەندێکیان وەکو بڵێ ڕاست دەردەکەون. ئێستا بزان لێرە لە ڕوونکردنەوەکە ماست خواردنێکی زۆر باشە، گۆڕانکاری لە بەکتریاکان ڕێخۆڵە دەکات، دەبێتە هۆی کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان. گوشراوی میوە شەکری فراکتۆزی زۆر تێدا و باش نییە، چونکە لە دوا ڕۆژ دەبێتە هۆی چەوری نیشتن لە جگەر، لە دوا ڕۆژ دەبێتە هۆی خەڵەوی. دوێ گوشراوەکەی یعنی هەموو ئەلیاف و ڕیشاڵەکانی شت لێ فرەدا، ئەتوو بەس گوشراوەکەی دەخۆی خراپە. بەڕاستی خواردنی نانی زۆر جیاوازی نییە لەگەڵگەنم و بەو شێوێن یاکەوە بە زۆر باشە. سوپاسان دەکەم کە بە چاڵاکی بەشدار بوون لەو سنگڵ چۆیسانە، لەو ڕاست و دیاریکردنی دەستەواژە ڕاستەکان. ئێستا بابەتە چینیمان هەیە سوودەکانی ژیانی تەندروست بۆ تاکچین. زۆرمان نەماوە، نازانم خۆ لە کات لە دوانیم دکتۆر جان. لە دوانی مەلەکات کاتم زۆر ماوە. کاک دکتۆر دەتوانی ئەگەر چەند دقەیتر دێ 5 دقەیتر چەند دێ، یعنی ڕەنگە 5 تا 10 دقەی سلایدەکانم بەردەوام بی. زۆر باشە، کێشەمان نییە. باشە، زۆر سوپاس. بەڕێزی سپاس. ئێستا هاتینە سەر بابەتە چی سوودەکانی ژیانی تەندروست بۆ تاکچین. ئەگەر هات و پیادەی شێوازی ژیانی تەندروستت کرد، طبعاًەوە ئەو سلایدانە هەندێک خۆشن، ینی سادەیە هەستکردن بە حاڵەتی بەهێزی و باشی. یعنی تو بەدەر لەوەی کە نەخۆشنی میزاجت خۆشە، دڵت خۆشە. باشتربوونی بەرگری لەش چەند گرنگە، باشتربوونی بەرگری لەش بە تایبەتی لە COVID-19 ئێرا، لە زەمەنی کۆرۆنا تەمەنت درێژتر دەبێت. بێگومان ئەمە هەموو ئەوەی دەزانین تەمەن بەدەستخوای دیاریکراوە، بەڵام بە هۆکاری زۆر ئاشکرا دیارامە. ئێستا لێرە باسی زانستە، هەموو شتێک هۆکاری هەیە، خۆ لێپاراستنی هەیە. لە نەخۆشیە درێژخایەنەکان دەپارێزرێ، وەکو شەکرە و وەکو زەخت و وەکو نەخۆشی دڵ و ئەوانە هەمووی مرۆڤ لێی دوور دەکەوێتەوە و دەپارێزرێت. خەوێکی خۆشت دەبێ، بە پیتی وەچەنانەوە زیاد دەکات. طبعاً حتا مەسائلی نەزۆچیش زۆر جار بە تایبەتی لە ئافرەت لە پیاو وەکو حاڵەتێکمان هەیە فرە توورەگەی هێلکەدان کە پەیوەندی بە قەڵەوی و بە شەکرە و بەوانەوە هەیە، کەواتە مناڵبوون و بە پیتی وەچەنانەوەش زیاد دەبێ. گە شێوازی ژیان تەندروستمان پیادە کرد، ژیانت ڕێک خراوتر دەبێ، بەرهەمداریت زیاتر دەبێ، لە هەر پیشەیەک بی، لە هەر پێگەیەک بی، بەرهەمت زیاتر دەبێت. چێژی تەواو لە ژیانی کۆمەڵایەتی وەردەگری ئەگەر هات و شێوازی ژیان تەندروستی پیادە کرد. طبعاً ئەو وێنەیە و مانایوە ئەمە دوو درەختمان لە پێشە، درەخت لە سەرەتادا کە دەچیندرێت، پاشان دەکرێت و زۆر باش خزمەتی کەی لە ئاودان، لە کەش و هەوایکی ڕێک و پێچی بۆ فراهەم بکەی، لە خزمەتکردنی ساڵانە کە دوای مانجی 2-3 خزمەتی دەکەی لە چێڵانی ژێرەوەی و لەو شتانە، لە هەموو شتێک تۆ دەتوانی درەختەکەت هەمیشە سەوز و گەشاوە بێ
و دەکرێت وردە وردە پوچبی و گەڵاکانی بوەرن و لە قوپۆپەکانی لێ ببنەوە وشک بێت مرۆڤیش هەمان شتە لە دەست خۆمان. سوودەکانی ژیانی تەندروست بۆ کۆمەلگا چین؟ یعنی ئەگەر هەر تاچێک لە تاکەکانی کۆمەلگا بابرێن ژیان تەندروستی پیادە کرد چی؟ ئاماژەکانی کۆمەلگای تەندروست. ئێمە کە کۆمەلگایەکی تەندروستمان هەیە چەند شت دەگریتەوە؟ طبعا ژینگەی ئابووری و کۆمەڵایەتی، ژینگەی فیزیایی. ژینگەی فیزیایی یعنی دەوروبەرەکەت ئاو هەوایەکەت بوون و نەبوونی وەکو دەڵێت پشتینەی سەوز و داروبار، ڕەفتارەکان و تایبەتمەندیەکانی تاکەکان چۆن ڕەفتار دەکەن، هەڵس و کەوتیان بیهێڤیەریان، ئەوانە هەمووی ئاماژەن بۆ کۆمەلگای تەندروست. کۆمەلگای تەندروست چی دەکا؟ کۆمەلگای تەندروست بە شێوەی گروپ هەوڵ دەدەن پێشگیری لە نەخۆشیە درێژخایەنەکان بکەن بە یەکەوە بە هەماهەنگی. ناهێڵن شەکرە زیاد بکا لە ناو کۆمەلگا، ناهێڵن قەڵەوی زیاد بکا لە ناو کۆمەلگا، پاڵپشتی یەکتر دەبن لە ڕێگای دەستگا خێرخوازیەکان و ڕێکخراوە مرۆییەکان و پاڵپشتی یەکتر دەکەن لە گروپەکان و لە زانکۆکان و قوتابیەکان و تا دوای. هەروەها کەمکردنەوەی بۆشایی لە نێوان بەشەکانی کۆمەلگا لە تەندروست بوون. یعنی هەژاری و دەوڵەمەندی و گەیشتن بە زانیاری تەندروست و گەیشتن بە خزمەت گوزاری تەندروست و ئەوانە دایمەن کۆمەلگات چەند ئاستێکی هەیە. هەندێک کەس هەیە ناگا بە زانیاری تەندروست، ناگا بە خزمەت گوزاری پێویست. کۆمەلگای تەندروست هەوڵ دەدا ئەو گاپانە نەهێڵی، ئەو بۆشایە نەهێڵی. یعنی زۆربەی هەرە زۆری تاکەکانی کۆمەلگا بگەن بە هۆکارەکانی شێوازی ژیان تەندروست. و هەروەها کۆمەلگای تەندروست بەرنامەیان هەیە بۆ تەندروستی لە زۆر شوێن، لە شوێنی کار، لە قوتابخانە، لە ناوخێزان، و ئاسانکاری دەکەن بۆ وەرزشکردن، پایسکل سواری، ڕۆیشتنکاری. یعنی شوێن دابین دەکەن وەکو ئێستا بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە کە دەبینین لە زۆر لە گەڕەکەکان پارچێک هەیە، یان ئەو پارکە گەورەی سامی عەبدوڕەحمان و شوێنەکان دیکەی. یعنی بەڕاستی هەست دەکەیتەوە ئەگەر هات و خەڵکانێک هەبن بچن لەوێ ژیان تەندروست بەسەر ببن، بچن لەوێ وەرزش بکەن، بچن لەوێ هەوای پاک هەڵمژن، زۆر زۆر خۆشە. هەست دەکەیتەوە کاری گەورە کراوە، ئەگەر زیاتریش بکرێ و زیاتر بکرێ هەموو تاکەکانی کۆمەلگا هەوڵ بدەن لە هەموو ڕێگایەکەوە پارک و هۆکارەکانی یاری وەرزش فراهەم بکەن بۆ خەڵک. شتێکی زۆر زۆر باش. ئەوە دەڵێ ئایا کۆمەلگای تەندروست چییە؟ کۆمەلگای تەندروست ئەوەیەکەوە فێرکردن لە ناو هەموو کۆمەلگا بڵاو کاتەوە، هێڵت کێر سێرڤیسز خزمەت گوزاری تەندروستی بگات بە هەمویان، ریکریشن یعنی کاتی خۆش بەسەربردن بۆ هەموو بەشەکانی کۆمەلگا، هێڵت سێر ژینگەیەکی تەندروستت هەبێ، با بڵێن کارکردن هەبێ بۆ هەمووان، پەبلیک ترانسپۆرتیشن، گواستنەوە، هاوسینگ، ماڵ تەندروست بێ، خزمەت گوزاریەکانی کۆمەلگا و هەروەها خزمەت گوزاریە مەدەنیەکان هەبێ بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا. ئەوە ئەکرۆنیمەکە. ئەکرۆنیم واتە کۆمەڵێک هوشە، واتە زاراوەیەک هەروشێک معنایەکی بدەیە. ئەکرۆنیمی تەندروستی کردومە بەوە تا تێکەڵاوی کۆمەڵایەت. ئاڵوودەبوون، خۆمان بپارێزین لە ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان، بە ئەلکۆهۆل، بە جگەرە، بە خۆی ناتەندروست، بە دانیشتنی زۆر، بە وەرزش نەکردن. ئاڵوودەبوون بە مۆبایل و بە تەکنەلۆژیا خراپ بەکارهێنانەکان هەتا دوایی. نون وەکو نووستن یان خەوتنمان تەندروست بێدال، وەکو دوورکەوتنەوە لە خوا ناڕێکەکان وەکو جگەرە، وەکو ئەلکۆهۆل، وەکو دەرمانی نابەجێ، وەکو ڕامان، مدیتیشن، تەئەمۆل، کاتێک تەرخان بکەین بیر لە هیچ نەکەینەوە یان بیر لە شتێک بکەینەوە کەوا خۆش بێ، یان دەرکردنی ئەو شتانێکەوە هزرمان وەکو بڵێ
ناتەندروست دەکەن وەرزشکردن واو بۆ وەرزشکردن سین بۆ سک و بۆ سێکس سکس مەبەستمەوەیە سک مەبەستمەوەیە خواردنی ناتەندروست نەخەینە سکمان ئاگاداری سکمان بین تووشی قەڵەوی نەبین هەتا دوایی سکس بە شێوازێکی تەندروست بکرێ و هەروەها تا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تەندروستی بەکاربینین و یا بۆ یاری ئەوە ئەکرۆنیمی تەندروستیە لەبیر ناکەم پیادەی دەکەم هیوادارم هەمومان لە ناو دڵی خۆمان بڵێن لەبیر ناکەین پیادەی دەکەین سوپاس بۆ ئێوەی خۆش گەلێک خۆشحاڵ دەستەکانت خۆش کاک دکتۆر بەڕاستی هەم زانیاریەکانت هەم شێوازی پێشکەشکردنەکە زۆر زۆر خۆشحاڵتری کردین تەندروست و تەمەندرێژ بی ئینشاءڵڵا دیسان جێ شانازی ئێمەی بەڕاستی دڵنیام خەڵکانێکی زۆر ئێستا ئەوانەی لێرن دواتریش دەینێرن بۆ کەسانی تر زۆر زۆر سوودمەندە بنە من بۆ خۆم زۆر سوودم لێ وەرگرت بەڕاستی دووبارە زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتت دەزانم لەو مەشغەڵەتەشیانی بەڵام هەر کاتت بۆ ئێمە تەرخان کرد بۆیە زۆر زۆر سپاست دەکەین ئەگەر بەڕێزان ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەبێ لە کاک دکتۆر دەتوانن دەستان بەرزکەنەوە لە چاتەکە یان بە بەرزکردنەوەی دەستان بێ عازی دەست بەرزکردنەوە هەر کامێک پێتان ئاسایی بێ بەڕاستی زانیاری زۆر گرنگی تێدا بوو کە عابد دەستی بەرز کردێتەوە کاک دکتۆرە من با پرسیارە بکەم دوای ئەوانی شوەردەگرن دەزانم پەیوەندیە کۆمەڵایەتەکان کرد ئەوە زۆر گرنگە لەناو پەیوەندیە کۆمەڵایەتەکانیش هەبوونی هاوڕێ و هاوپیشە و هاوکارێک کە ژیانی تەندروستی هەیە ئەوە زۆر گرنگە ڕاستە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەموو دەگرێتەوە گشتگیرە بەڵام لەنێو ئەو پەیوەندیانەش ئەوەی کە هاوپیشەتە ئەوەی کە هاودەمتە ئەوەی کە هاوڕێتە ئەگەر ئەویش ژیانێکی تەندروستی هەبێ هەڵی بژاردبێ پیادەی بکە بەڕای من کاریگەری زۆر دەبێ ڕاستی دەست خۆش بێ با پرسیاری وەرگرین ئەگەر دوایی تعلیقشتدا لەسەرەوە کێشەمان نییە کاک عابد فەرموو مامۆستا فەرموو سڵاو ڕێز سڵاو بۆ جەنابەت فەرموو زۆر سپاس کات دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر یوسف زۆر سپاس بۆ تۆ دەمداد بەڕاستی بابەتێکی زۆر زانستی و پرچێژ و زۆر بەسوود بوو بۆ خۆم و بۆ هاوڵاتیان بەڵام دەکرێت پرسیارێک لە جنابی کات دکتۆر بکەم بەڵێ فەرموو زۆر سپاس وەڵڵاهی کات دکتۆر ئەمن وەکو لە ڕسێرچێکی بریتانی کە باس دەکات باسی ئەوە دەکات جۆب لۆد مەسەڵەن بۆ نمونە ئێستا لە کوردستانی خۆمان نمونە هەلی کار بەڵێ کار گوشاری سەرکاری زۆری فەرمەبەرانی هەرێم دوو کاریان هەیە سێ کاریان هەیە دەڵێ هۆکارەکان دەکاتە نەخۆشی دڵ و نەخۆشی تر کە بەسەرەن ئەو تەنها نەخۆشی تر کە دەکاتە لایف ئێکسپێکتانسی مرۆڤ کەم دەکاتەوە بۆ نمونە لە کوردستانی خۆمان ڕەنگە تەمەنەکان زیاتر بێتە خوارێ هەچەندە ئەمە ئەوکو لە هەرێمی کوردستان داتەکمان نییە کە ئەکسپکتیشن بێ وەکو فەڕەنسا وەکو بریتانیا وەکو ئەمریکا حەز دەکەم ڕوونکردنەوەی جەنابەت کات دکتۆر بۆ نمونە چۆن ئەو خاڵانە ڕژاو بکرێ کە دووش و سێ ئیشەوەنە وەکو جۆب سیارەکەت گەیشت دەست چاوت خۆش بێ کاکتر دەست بە جوابدانەوە بکە ئەگەر پرسیاری تر هەبوو بەڵێ بەڵێ پێشەچی دکتۆر هیمداد زۆر سپاس لۆ ئەو ڕوونکردنەوەی جەناب لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی قسەکەت زۆر جوان بۆ بەڕاستی ینی پەیوەندی کردن لەگەڵ دروستکردن لەگەڵ ئەو کەسانێکەوە بەخۆیان ژیانی تەندروستیان هەیە زۆر سپاس ئەو پرسیارەی بەڕێزیش کاک عادل کردی جۆب سترێس یاخود گوشاری کار ناسراوە لە هەموو وڵاتان و شتێکەکەوە هەیە بەڵام هەر شوێنێک لە شوێنی خۆی پێویستە گرنگی پێ بدا بۆ نمونە کارگەیەک بۆ کرێکارەکان و بۆ کارمەندەکانی بۆ نمونە فەرمانگەیەک پێویستە بەڕێوەبەرەکە ئەو شتە لە چاو بگرێت چکە ئەو کاتی بەڕێوەبەری ئەو سێکتەرایان ئەو مەنیجەرەی ئەو دائیرەیان ئەو شوێنەی بەڕێوە دەبات با بڵێن کەرتی تایبەتی بی چ کەرتی گشتی حکومی بی چەند هەوڵ بدا بزانێ هۆکاری گوشار چییە لەسەر فەرمانبەرەکان و هەوڵ بدا کەمی بکاتەوە هێشتان هەر کەمە بێگومان گوشار لە چیەوە دێ گوشاری کاریان ئەوەتانێ ئەو کەسە کاری زۆر لەسەرە لەگەڵ وەختەکە پێڕاناگا
یان ئەوەتانەیە گوشاری ئەو کەسانەی لەسرە کە لە سەروی خۆیەوەن یعنی جۆرێک لە دڵە ڕاوچێ و لە ترسێک لەسەری تیدای من هەست ناکاکەوە پڕ بە پێستی پێداویستەکان ئیشی کردیا یان ئەوەتانەیە ئەوانەی هاوپیشێنی یان لەگەڵینی هەست دەکا هەڵسوکەوت و ئەوانیان بە جۆرێکەکەەوە جۆرێک لە گوشار لۆ ئەو کەسە دروست دەکەنەوە لەو حاڵەتەدا ڕوودەدا هەروەها ڕەنگە لەو حاڵەتەش دەبی ئەگەر ئەو کەسە با بڵێن ئەو کارەی کە پێی سپێردراوە لە توانایدا نەبی یان دووربی لە پسپۆریەتەکەی ئەو کاتە هاتیتە ناو ئەمری واقعیش ئەو کاتە ڕەنگە دیسان گوشار دروست بێ وەڵاهی ڕەنگە ئەوە هەر زۆر قسەکردن هەڵبگرێ ئەمن ئەوەندە توانیم یعنی قسەی لێ بکەم نازانم توانیم وەڵامی بدەمەوە یان نا دەستەکان خۆش ناوی کاک عابد بوو بەس ڕاستکردنەوەیکی بچوو زۆر باشە کاک عابد هێشتان دەستی بەرز کراوە تۆ بەس نازانم دەوێت قسە بکایان نا من خاڵێک تریش دەوروژەنم کاک دکتۆر پێت وانییە هەست دەکەی کەلێنێک کەم و کورتێک لە سیستەمی پەروەردە یان پەروەردە و خوێندن لە وڵات زۆر دەور دەبینێ بۆ ئەوەی تاکەکانی ئەو کۆمەلگایە بەرە و ژیانێکی تەندروست بەرە و پێزانینی زیاتر بۆ ژیانی تەندروست ببە بێگومان کاک دکتۆر ئەمن لە ڕووی پەروەردەوە بڕوام بە فریدەم یان حڕیەت یان ئازادی بڕوان بەوەی زۆرە و بڕوان بۆی زۆرە کەوا کەلێن یان بۆ شایی لە نێوان فێرخواز و ئەو کەسەی کەوا فێریان دەکا و هەروەها لە نێوان بەڕێوەبەرەکان و خەڵکیدی ئەو کەلێنە کەم بیتەوە ئەوە زۆر زۆر گرنگە ئەو کاتە گوشار کەمتر دەبێتەوە ئەو مەسەلە ڕەنگە مەسلەیەکی گشتیبی لە ناو هەموو کۆمەلگا کەوەکو بڵێ هەمیشە پەردەیەک یان حاجزێک یان لێک دوورکەوتنەوەیەک هەیە لە نێوان ئاستەکاندا بێگومان ئەو پەردەیە یان ئەو ئاستە کەلێنە لە نێوان ئاستەکاندا هەر هەیە هەر دەبێ هەبێ بەڵام زۆر جار زۆر زۆر زەقا یعنی وا دەکا مەسەلەن لەوانەیە قوتابی وا هەبی بە تایبەتی لە تەمەنی ئەوەی کەوا لە ناوەندیە یان لە دواناوەندیە ڕەنگە قوتابی وا هەبی تەنها لەبەر قسەی مامۆستایەک یان لەبەر هەڵسوکەوتی مامۆستایەک واز لە خوێندن هێنابێت زۆر ئەو شتانە یان کەسێک هەبێ لەوانەیە ماڵی تەرک کرد بێ یان چوو بێتە ڕاستە کاکتر دەستەکان خۆش کاکتر لای من دەنگت نەما دکتۆرە تارا وەردەگرین دکتۆر تارا عەبدوڵڵا سەعید ئەگەر مایکەکەت بکەیەوە دکتۆرە دەتوانی ئەلۆ بەڵێ گوێتان لێمە بەڵێ نووسرایە دکتۆر تارا عەبدوڵڵا سەعید تەواوە من زۆر سوپاسی دکتۆرەکەم سوپاسی ئێوەشەکەم کە میوانداری کەسێکی وا بەڕێستان کردووە بابەتەکەی زۆر بە پێز بوو پێویستی ڕۆژانەی هەمومانە دووشتم هەیە یەکێکیان تێبینی یەکیان پرسیارە تێبینیەکەم ئەوەیە بۆچی هەوڵ نادەن گوشار بخەنە سەر وەزارەتی پەروەردە کە هەر لە مناڵەوە هوشیاری تەندروستی لە قۆناغی سەرەتاییەوە بن بە مناڵەکان ئەمە یەک پرسیارەکەشم ئەوەیە ئایا ڕای دکتۆر چییە بەرامبەر بەکارهێنانی هەربڵ یعنی دەرمانە سروشتیەکان کە لە گیای سروشتی دەریێت چونکە هەندێک دکتۆر هەیە کە پێی ئەڵێ دەرمانی سروشتی ئەڵێ هیچ نییە و بەکەڵک نایە و توخنی مەکەون هەندێکیش هەیە ئەڵێ بەکاری بێنن نازانم ڕای دکتۆر چییە چونکە بەڕاستی من خۆم تەجروبەی خۆمان هەیە خراپترین نەخۆشی شێرپەنجەیە کەسێکمان هەبوو نەخۆشی شێرپەنجێ هەبوو لە خوێن ڕۆیکی تاڵیشکی خوارد چاک بوو پێ نازانم ڕای دکتۆر چییە کاک دکتۆر جێت لە پرسیارەکان و سەرنجەکەی بوو دکتۆرە تارا کاک دکتۆر جێت لێمانە کاک دکتۆر یوسف شاشەکە دەبینین بەس دەنگمان گوێ لێ نییە جەنابەت ئێستا بەڵێ ئێستا دەنجیش هەیە تەوا زۆر باشە ببورن لەوەی وا بزانم پرسیارەکەی لەبارەی دەرمانی سروشتی بوو بەکارهێنرا بوو بۆ شێرپەنجەوا بوو ئەوە پرسیارەکەی بوو پێشنیارەکە چی یان سەرنجەکەشی ئەوە بوو بۆچی زەخت لە وەزارەتی پەروەردە ناکرێت بۆ ئەوەی با بڵێن یان لە ڕووی پرۆگرامەکانی خوێندن یان لە ڕووی ڕاهێنان بە کارمەندان
ئەو شێوێ ئەگەر دکتۆرە تاراویست پرسیارەکە دووبارەکەوە کێشەمان نییە سەرنجەکە گوێتان لێمە بەڵێ سەرنجەکەم ئەوە بوو بۆچی ئێوە چونکە ئێوە پسپۆڕن ئێوە تواناتان هەیە راپۆرت بەرزکەنەوە بۆ وەزارەتی پەروەردە کە هەر لە خوێندنی سەرەتایەوە وشیاری تەندروستی بن بە خوێندکارەکان بۆ ئەوی کە گەورە بوون پێشەوەی حاڵەتە نەخۆشیە خراپەکان بێتە بەردەمیان خۆیان بپارێزن لێی ئەوە سەرنجەکە بوو سەرنجەکەی وەڵام دەمەوە سەرنجەکەی جەنابەت زۆر لە جێی خۆیتی و پێویستە زۆر جار فکری ئەوەم کردیە بەڵام پێ هەڵنەستاوم بە تەنیا کە شێوازی ژیانی تەندروست بکرێت بە بەشێک لە منهج بکرێت بە بەشێک لە منهج بکرێت بە بەشێک لە پرۆگرامی پەروەردەیی هەر لە سەرەتاییەوە و ڕەنگە لە هەندێک لەو بابەتانەی کەوا ئێستا پرۆگرامن ڕەنگە بە سوودتر بێ و قۆناغ بە قۆناغ بڕوا لەگەر قوتابیەکان و من بە تەواوی لەگەڵ ئەو ڕێیەدامە بەڵام خۆت دەزانی وەکو بڵێ هەر کەسە زیاتر خەریکە لە بواری خۆی لە شوێنی خۆی با بڵێن ئەمن ڕەنگە هەندێک جار وشیاری تەندروستی بڵاوکەمەوە یان قسەیەک بنووسم یان شتێک بنووسم بەڵام بە پرۆفیشناڵی بەو کارە هەڵنەستاوم چکە لە بواری پەروەردە نیم و من پێشنیار دەکەم ئەو کەسانی ئێستا گوێیان لێمانیان ئەو کەسانی دواڕۆژ دەبیستن یان ئەگەر لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێ ئەو شتە بکەین ئەبا بەکارێکی باش دەزانم ئەوە سەرنجەکە پرسیارەکە لەبارەی ئەوەی بوو بەکارهێنانی دەرمانی سروشتی وا بوو هێر بێگومان ئەمە دوو جۆر لە زانستی پزیشکیمان هەیە زانستی پزیشکی کە پێی دەگوترێ یعنی ئەوە با برێن زاراوەکانی بەریتانی یان زاراوە جیهانیەکان کە پێی دەگوترێ مینستریم مدیسن یان زانستی پزیشکی ئاڕاستە یان بڵێن سەرەکی کە پێی دەگوترێ مینستریم یعنی زانستە پزیشکە سەرچێککە ئەو زانستە دەگریتەوە کە دەرمانی تیا بەکاردێت دەرمانەکە بە چەندەها قۆناغی پشکنیندا تێپەڕیوە یەکەمی جاربیری لێکراوەتەوە پاشان دەرهێنراوە لەو گەڵانیان گیانیان تۆوانیان ئەو مادانەی کە لی دەرهێنراوە پاشان بەکارهێنراوە لە گیانەوەر لەسەر ئاستی گیانەوەر سوودەکانی و زیانەکانی پشکنراوە پاشان لەسەر کۆمەڵێک مرۆڤی خۆبەخش متەتەوع بەکارهێنراوە پاشان کە زانراوە دەست دەدا ئینجا FDA ئەپروڤڵی وەرگرتووە کە پێی دەگوترێ FDA ئەپروڤڵ یعنی دانی پیاندراوە لە با بڵێن دامەزراوە جیهانیەکانی کەوا سەرپەرشتی ئەو شتانە دەکەن ئەوە مینستریم میدیسنە و جۆرێکی دیکەمان هەیە پێی دەگوترێ کۆمپلمنتەری مدیسن یان ترادیشنەل مدیسن یان زانستی پزیشکی تەواوکاری ناوەکی باشە هەندێک جار ئەڵتەرنەتیڤ یان ئەوەی دیکە تەواوکاری ناوێکی باشە یعنی هەندێک جار ئەو زانستە پزیشکەکەی تر تەواو دەکات وەکو ڕق لێبوونەوە ئێمە هیچ مافی ئەوەمان نییە وەکو پزیشک ڕقمان لێبیتەوە بەڵام بەکاری دێنین یان بەکاری ناهێنین ئێمە لەبەر ئەوەی هەموو قۆناغەکانی خوێندنمان زانستی پزیشکی مینستریم مدیسن بووە بۆیە تەنها ئەو دەرمانانە بەکاردەینین کەوا بە تەواوی تاقیکردنەوەی لەسەر کراوە بە تەواوی لە گیانەوە پێشتر بەکارهێنراوە بۆ ئەوەی لە سوود و زیانەکانی تەکید بین ئایا دەرمانە سروشتەکان سوودیان هەیە یان زیانیان هەیە ڕەنگە هەندێکیان سوودیان هەبی و ڕەنگە دەرمانی باشیان تیابی و ڕەنگە زۆر باش بن بەڵام لە زیانە لاوەچیەکانیان ئێمە تەکید نینە لە بڕەکانیان و چۆنیەتی بەکارهێنانیان تەکید نینە جەنابەت باسی ئەوەت کرد وەکو ئەزمون لە نەخۆشێک بەکارهێنراوە قسەکەت زۆر ڕاستە زۆر کەس باسی ئەوە دەکات لە نەخۆشێک ئەو دەرمانە سروشتێ بەکار هات و سوودی هەبوو بەڵام ناچێتە ناو خانەی مینستریم مدیسن یان زانستی پزیشکی ڕئیسی چونکە ئەو وەکو حاڵەتێکە ڕەنگە زۆری شەبیستەدی و توێژینەوەشی لەسەر کرابێ بەڵام بە ئاراستەیەکی ترە لە ناو ئاراستەی مینستریم مدیسن نییە دەستەکان خۆشکاک دکتۆر پرسیارێک لە چات بۆ کساتیە هۆشنگ مستەفا پرسیار نییە بەس وەکو خۆزگەیە دەڵێ خۆزگە لە بنکە تەندروستیەکان سپۆر دەبێت تایبەت بە ژیانی تەندروست بۆی ئامۆژگاری بدەن بە خەڵکی ئەوە یەک خاڵێکی تریش خۆزگە سیمیناری لەو جۆرە زوو بکرێ دەڵێت تکایە ڕای دکتۆر لەسەر ئەم دوو خاڵە لەسەر خاڵی یەکەم
ئەمە لەگەڵ چەند هاوڕێک ڕێکخراوەکمان هەو بەناوی ڕێکخراوی مانجسپی بۆ ڕۆشنبیری تەندروستی حتا جارێک باسی ئەوەشمان کردکەوە کۆمەڵێک بە تایبەتی دەرچووی پەیمانگا کان یان دەرچووی بەشی پەرستاری کۆلێژی پەرستاری یعنی ڕاهێنانیان پێ بکرێت تەنها لەسەر هێڵت ئێجوکیشن یان فێرکردنی تەندروستی یان وانەدان و ڕێنمایدان بە نەخۆشەکان و بە کەسوکاری نەخۆشەکان وە لە بنکە تەندروستیەکان هەبن وەکو باسکردن باسمان کرد بەڵام هیچمان نەیخستە بواری جێبەجێکردنەوە و خۆتان دەزان لێرە زۆر زاربیر لە شتەچی دەکرێتەوە یان پێی هەڵدەستیان پێ هەڵناسی لەبەر زۆر هۆکار وابزانم قەیرانەکان بەسەردا هاتن حتا باسی ئەوەش کراکەوە بەشێک بکرێتەوە لە هەوڵ بدەین بەشێک بکرێتەوە یان پێشنیار پێشکەش بکەین لە وەزارەتی تەندروستی وەکو بەشی تەنها بەشی فێرکردن بێت بەشی پێشگیری هەیە بەشی فێرکردنی تەندروستیش ڕەنگە هەبێ بەڵام ئایا وەک خۆی بەکاردێ یان لە هەموو بنکە تەندروستیەکان هەیە لە بنکە تەندروستیەکان نییە بێگومان حتا لە سنتەری شەکرە فکرمان لێکردەوەکو ئێجوکیتەر دایرێتی کە ئێجوکیتەر کە شەکرەداران فێر بکە زانیاریان پێ بدا ئێمە هەتا ئێستا نەک ئێمە وەکو وەزارەت توانراوە توانیویان هەتا ئێستا ئەو کەسانە لەوێ دابین بکەنکەوە زانیاری لەسەر خۆراک دەدایان ئیشی ئەو کەسە ئەوە تەنها زانیاری لەسەر خۆراک دەداوە پزیشکیشە یعنی هەنگاو هەیە بەرەو پێشەوە چون و تێبین یەکە زۆر زۆر جوانە لەولایەنە و ئەمن 100% لەگەڵین بەشی دووەم کە گوتی خۆزگە لەو جۆرە سیمینارانە بەڵێ ئەمن وەک خۆم ئامادەم هەر کاتێک داوام لێ بکرێ بتوانم لەگەڵ کاتەکانم بگوجێ سیمیناری لەو جۆرانە پێشکەش بکەم و ڕەنگە هاوڕێی واشم هەبی بتوانم تەکلیفی لێ بکەم لە بواری جیاجیا لەگەڵ دکتۆر کاک دکتۆر هیندات تەنسیق بکەین ئەوە وەکو ئێمە وەکو ئەو بەشە وەکو جێەکانی دی و خەڵکی دیکە بێگومان سەردی بکرێ کەمە نەک تەنها سیمینار ڕاهێنان بکرێ خول بکرێتەوە ئەو کەسانی حەزیان لێ ینی پێشنیارەکە زۆر زۆر لەجێ دەستت خۆش بکاکتەر زۆر سپاس کاک نەسار فازڵ دوو پرسیاری هەیە دەڵێ ئایا بە بڕوای کاک دکتۆر کۆمەلگای کوردی بە هەموو قۆناغەکانی گونجاوە یاخود دەتوانین بڵێ کۆمەلگایکی تەندروستە پرسیاری دووەم ئایا بۆچی گرنگی نادەن بە توێژەری تەندروستی لە سەرجەم سێکتەرەکانی پەیوەنددار پێ چۆن مەسەرەن توێژەری کۆمەڵایەتی هەیە توێژەری دەرونی هەیە دەڵێت توێژەری تەندروستی ئەو دوو پرسیارەی نووسیەکان کرد بەڵێ زۆر سپاس ئایا کۆمەلگای تەندروست کوردی تەندروستە یان تەندروست نییە ئەمە هەموو دەزانین کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی تەندروست نییە معنایەوە نییە تەندروستی لێ نییە و معنایەوە نییە تەندروستی لێ دابین ناکرێ بەڵام ئەتوو کە گوتت کۆمەلگایەکە تەندروستە پێوەری هەیە کە پێوەری هەیە کۆمەڵێک پێوەری هەیە گەر هاتوو ئەو پێوەرانە بەکاربینی ئەو کاتە دەتوانی بڵێ کۆمەلگایەکە تەندروستە بۆ نمونە هەموو کەسێک هەموو تاچێک و شیارەکی تەندروستی تەواوی هەبی طبعا نیتیان زۆر خەڵک هەیە نیتی هەیە زانیاریەکەی نییە هەیە پیادەی ناکە کەوتمان کۆمەلگایەکە تەندروستە یعنی ڕێژەیەکی یەکجار کەمی یان تێدانەبی یان زۆر زۆر کەمبی دەگمەنبی کە خووە ناتەندروستەکانی هەبی وەکو جگەرە کێشان وەکو زیاد بەکارهێنانی ئەلکۆهۆل و وەکو مادە هۆشبەرەکان وەکو کێشە خێزانیەکان و کێشە کۆمەڵای ئەوانەی دەبێت تێدا کەم بێ ئەگەر بڵێن زۆر زۆر کەم بێ ئەگەر بڵێن کۆمەلگایەکە تەندروستە بەڵام ئەتوو کە دەڵێ تەندروستە یان دەبی پێوەرت هەبی یان دەبی کۆمپاریزن بەراوردی بکەی لەگەڵ کۆمەلگاکانی تر لەگەڵ کۆمەلگا پێشکەوتوەکانی ئەوروپا و ئەو شوێنانە ڕەنگە نەختێک لە پاژمین لەگەڵ هەندێک کۆمەلگای زۆر دواکەوتووی ئەگەر هەندێک شوێنی ئاسیا و فریقانە بەراورد پێ ڕەنگە ئەمە زۆر لە پێشتر بین ئیتر ئاوایە لەگەڵ هاوسەیەکان ڕەنگە وەکووان بین بە هەر حاڵ پرسیاری دووەم توێژەری تەندروستی نازانم بزەبت توێژەری تەندروستی مەبەستی چ بوو ئەگەر ڕوونکردنەوەی زیاترم بداتێت چونکە وەکو توێژەر وشەی توێژەر زیاتر لەو کەسانە بەکاردێک کە لێکۆڵینەوە دەکەن ڕیسێرچ بەحث دەکەن یان بە دووادات چوون بۆ مەسەلەیەک دەکەن مەبەستی چییە وە لەکوێ بە دووادات چوون بکەن ڕاست وڵای کاک نەسار ئەگەریان لە چات بینوسییان بتەوێ قسە بکەیت ئەوە ئەو پرسیارەت وازح نی ئەگەر مەبەستی توێژەری تەندروستی وەکو زانست بێ توێژینەوەی تەندروستی زۆرە بەڵام
توێژینەوەی تەندروستی زیاتر بۆ بەدەستهێنانی شەهادەیە مەسەلەن ئەوەی ماستەر وەردەگری لە پەرستاری ماستەر وەردەگری لە بایۆلۆژی ماستەر وەردەگری لە زانستی پزیشکی یان بۆرد وەردەگری لە زانستی پزیشکی یان ئەوانە بە مەبەستی بەدەستهێنانی شەهادەکە توێژینەوە دەکەن ڕەنگە هەندێک جار سوودی هەبێت لە کۆمەلگا بەڵام هەڵقوڵاوی ناو پێداویستەکانی کۆمەلگانیە بەڕاستی زۆر جار هەندێک جار هەڵقوڵاوی ناو پێداویستێ بەڵام زۆر جار هەڵقوڵاوی ئەگەر هەوڵ بدرێ ئەو توێژینەوانە زیاتر هەڵقوڵاوی ناو پێداویستەکانی کۆمەلگا بێ ئەوە زۆر باشترە ئەگەر مەبەستی لەو توێژینەوانە بێ وا هەیە لە هەموو ئێستا زۆر گرنگی پێدەدرێ وەزارەت خوێندنی باڵا ئەو ساڵانەی دوای زۆر ماستەرەکان وەردەگری زۆر هەوڵ دەدرێ ینی توێژینەوە زیاتر بێ خەڵک زیاتر هەوڵ دەدا توێژینەوە بکە بەبۆ چوونی من نازانم کە دکتۆر هیمداد تا چ حدێک لەگەڵمدا طبعا دەکرێت زیاتریش بیت وەکو ئەگەر توێژینەوەش وەکو بەدوادە چوون بێ مەسەلەن توێژەری کۆمەڵایەتی جاری وایە ناوی توێژەرە بەڵام بەدوادا چون دەکا بۆ مەسەلەیەک کێشەیەکێ دەیەوێت چارەسەری بکات کێشەیەکێ دەیەوێت بنەبڕی بکە ئایا لەوەش مەبەستی لە چ جۆرە کێشەیەکی تەندروستیە و ئەو کێشە تەندروستیە لەکوێ دەست خۆش بکاتزار هەردوو لایەنەکەت کەڤەر کرد ینی خۆی ڕاستە وشەی توێژەر بۆ باحثە ینی باحث بۆ ئەوەی کە توێژینەوە لێکۆڵینەوەی ئەکادمی بەپێی چەند ستاندارد و پێوەری دیاریکرا بەپێی پسپۆڕیەکە ئەنجام دەدرێت بەڵام ڕەنگە هەندێک جاریش با بڵێن ئەو وشەی توێژەرە کە دەڵێت توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی زیاتر ئیشی بەدواداچوون و با بڵێن لێکۆڵینەوەی بەو مانایە بە شێوەی ئەکادمی زانستی بێت نازانم منیش مەبەستەکەی کامە بکاتن بەڵام ڕاستە وەزارەتی خوێندنی باڵا بەم دواییە و زانکۆکانیش بە تایبەتی گرنگی زیاتر دەدەن بە توێژینەوە بە تایبەتی ئەو توێژینەوانەی کە بواری بڵاوکردنەوەیان لە گۆڤارە نێودەوڵەتیەکان هەیە بە تایبەتی کە لە بوارە پزیشکی و بابرێن بوارە زانستیەکان ئێستا و مەجالە زۆر کراوەترە. دەست خۆش کاک دکتۆرجان ئەگەر کەسی تر بەڕێزشتر پرسیاری هەبێ ئەگەرنا ئێمە کۆتایی بەو وێبینارە دێنین ئێمە بە ناوی ئەکادمیای مێگامایند پلاس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری دووبارە زۆر سوپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر کاک دکتۆر یوسف بەهائەدین ئەحمەد ناسراو بە دکتۆر یوسف هەتی دەکەین دەستخۆشی لێ دەکەین زۆر سوپاسی دەکەین بۆ ئەوەی ئەو کاتەی بە ئێمە بەخشی ئەو زانیاریە بە سوودانەی بە ئێمە گەیاند کە دڵنیابن ئێمەش دەتوانین هەرێک لە لای خۆیەوە بیگەێنێتە کەسە نزیکەکانی خۆی تاکو تێیدا سوودمەند بێ. سوپاس بۆ بەشداروانی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمان مابوونەوە. سوپاس بۆ برادرانی ئەکادمیای مێگامایند پلاس مامۆستا شەماڵ و فرمێسخان و کاک پشتیوان کە هەم لە دیزاینکردن و ڕێخستنی فۆرمەکان و دواتریش تۆمارکردنەکان لەگەڵمان ماندوو بوون. دووبارە دەستخۆشی و پێزانینمان هەیە ئەگەر کاک زۆر شتێکی تایبەتت هەیە دەتوانی بڵێ لە کۆتایی. وەڵاهی ئەوەی کەواهیتم لە کانگای دڵمەوە زۆر سوپاس و پێزانینی ئامادەبووان دەکەم. زۆر خۆشحاڵ بووم بەوەی کەوا گوێیان ڕاگرت زۆر خۆشحاڵ بووم بەوەی کەوا بەشداریان کرد لە وەڵامدانەوەی سنگل چۆیسەکان زۆر خۆشحاڵ بووم بەوەی کەوا پرسیاریان کرد و ڕوونکردنەوەی جوانیان داوا کرد بابەتی زۆر گرنگیان وروژان. سوپاس و ڕێز و پێزانینی تایبەتیم بۆ جەنابەت هەیە کاک دکتۆر هیمداد و بەڕاستی ئەمن لەو وێبینارەی زۆر خۆشحاڵ بووم و من وا دەزانم من خودی خۆم بەقەد ئێوە یان زیاتر سوودم وەرگرت و لە داهاتوش ئامادەمە لۆ هەر کاتێک و هەر بابەتێک کە بتوانین هاوکاری بکەین و بەڕاستی شتێکی جوانە ئەو مێگامایند من شتێکی زۆر بە شتێکی زۆر جوانم دیت زۆر جوان ڕێکخراوە و ئیتر سوپاس هیوای خوشی و تەندروستی بۆ هەمووتان دەخواست. دەستەکانت خۆش زۆر سوپاس ئینشاڵڵا لە پەیوەندیدا دەبین هەم بۆ سیمیناری داهاتوو بۆ خۆت هەم بۆ ئەو کەسانی کە جەنابەت پێشنیاری دەکەی لە کاتێکی گونجاو. بەڕێزان ئاگاداری خۆتان بن و ژیانێکی تەندروست بۆ هەمووان دەخوازین. بە ڕوخسەتی ئێوە کۆبوونەوەکە وێبینارەکە کۆتایی پێدێن.